جەنگی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دەڕۆژتاوە دەکات. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا سێنتکۆم دەرەنجامی دەڕۆژی جەنگی بڵاو کردوێتەوە. سێنتکۆم دەڵێت لە کاتژمێرەکانی سەرەتای جەنگا کە لە 28 شوبات فەبڕایەر ساڵی 2026 بۆ سەر ئێران دەستیان پێکردووە. هەر لە کاتژمێرەکانی سەرەتادا زۆربەی سەرکردایەتی و بڕیار بەدەستەکان و فەرماندە باڵا سەربازەکانی ئێران بە ئامانج گیراون. لە نێو هەمووشیاندا عەلی خامنەئی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران کە بە کەسی یەکەمی کۆماری ئیسلامی ئێران لە قەڵەم درێت. پرۆگرامی ئەتۆمی یەکێکە لە ئامانجە استراتیژیە سەربازەکانی ئەمریکا کە سێنتکۆم دەڵێ زۆربەی وێزگە ئەتۆمیەکانی ناتانس، فۆردۆ، ئەسفهانیان بۆردومان کردووە و بە تەواوەتی بەرگری ئاسمانی ئێرانیان لە شارەکانی ئەو وڵاتە لە نێو هەمووشیاندا بەرگری ئاسمانی لە تاران تێکشکێنراوە. لەپاڵ لە هەموو ئەمانەشە ژێرخانی سەربازی ئێران تەقێنراونەتەوە و زۆربەی کارگەکانی بەرهەمهێنانی موشک و هەروە سەکۆی موشکی و درۆنی خۆکوژی ئێرانیان لەناو بردووە. لەپاڵ ئەمانەشدا هێزی دەریایی ئێرانێکی شکێ لە ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل کە ئەمریکا دەڵێت زیاتر لە 40 کەشتی ئێرانیان بە ئامانج گرتووە و تەقاندویانەتەوە. کاردانەوەکانی ئێران یاخود وەڵامدانەوەی ئێران لە سەر دوو ئاس بووە. سەرەتا ئێران سوپای پازاران ئێران بنکە سەربازەکانی ئەمریکا لە ناوچەکەیە بۆردومان کردووە، هەر لە قەتەر، سوڵتانوشینی عومان، بەحرێن، کوێت، هەروە ئیماراتی عەرەبی و لە ناو خاکی عێراق و خاکی ئوردون و تەنانەت خاکی سووریاشدا و بە ئامانجگرتن و موشکبارانکردنی گەورەترین پێگەی سەربازی بنکەی ئاسمانی عدێدە لە قەتەر لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە. ئامانجە دەریایەکان سوپای پازارانی ئێران دەڵێ کە بە 4 شەپۆلی موشکی هێرشیان کردوێتە سەر کەشتیە جەنگیەکانی ئەمریکا، لە نێویشیاندا کەشتیگەلی USS ئابراهام لینکۆڵن لە ناوچەکانی دەریای عەرەبدا. هەروە سوپای پازارانی ئێران لە ناوەڕاستی جەنگەکەیە داخستنی گەروی هورموزی ڕاگەیان. ئەمەش وەکو کارتێکی فشار بۆ فشارکردن لە کەرتی نەوت و وزەی جیهانی کە بە ئاستێکی بەرچاو ژمارەی پیاوانەی تۆمار کردووە لە دوای داخستنی گەروی هورموز. لە ئاستی دووهەمی وەڵامدانەوەی ئێران بۆ سەر خاکی ئیسرائیل بووە بە ئامانجگرتن و موشکبارانکردنی ناوچە هەستیارەکان. بنکە سەربازەکان لە تەلەڤیڤی پایتەخت لە نێویشیاندا بە ئامانجگرتن و موشکبارانکردنی گەورەترین تاوەری بازرگانی موشی ئەڤیڤ لە تەلەڤیڤ، هەروەها ناوچەکانی بئرسەبع، بێتشمێش کە زۆرترین قوربانی هەبووە، زیاتر لە 12 هاوڵاتی ئیسرائیلی لە بردومانەکانی بێتشمێش کراونەتە ئامانج و گیانە لە دەستداوە. و ناوچەکانی عەکا و حەیفا کە بە گەورەترین ناوچەی دەریایی و هەروەها بازرگانی ئیسرائیل لە قەڵەمە درێت. بە ژێری ئامارەکانی وەزارەتی تەندروستی ئێران تا ئێستا لە جەنگەکەیە زیاتر لە 1300 کەس لە ئێران کوژراون و زیاتر لە 7500 کەسی دیکەش بریندار بوون. بە ژێری ئامارەکانی ئامارە نافەرمیەکانیش تا ئێستا لە ناو سوپای ئەمریکا و ئیسرائیل تەنها 20 کوژراو هەبووە، سەدان کەسی دیکەش بریندار بوون.